وێگرانی ئازیز و خۆشەویست ئەو کاتەوە هەموو کاتێکتان بەخۆشەوە کابران بێت. ئەو شەو شەوێکی یادگاریە، دانیشتوین لە خزمەتی برای عزیز و خۆشەویستی خۆمان کاکە خەلیلی پاکدڵ. دانیشتوین لە ئاوایی نەنەڵا شەوی دووشەمە 12/2/89 کازم باشماخی چەند گۆرانی کڕسەنی کوردی پێشکەشی وەی بەڕێزەکە لەسەر داخوازی کاکە خەلیلی عەزیز و هەروەها هاینە ماڵی کاکوەلی هەورامیە. ئینشەڵڵا گۆرانیەکانمان ڕزا و پەسەند هەموو لایەکتان بێت. ئیتر کازم باشماخی گشتان ئەیناسن ئەگەر کەسێ ئێرادێکیش لە گۆرانیەکانمان بۆ لێ ئەنینە سەر چاومانەوە. دانیشتداری ئەو مەجلسە بریتین لە کاکە وەلی عەزیز خاوەنی ماڵ و هەروەها کاکە خەلیلی عەزیز کاک خەلیل پاکدڵ و هەروەها کاکە فایقی عەزیز کاک فایق باوەریزی. کاکە فایقی عەزیز پێشکەشێکا بە دایکی ئەو گۆرانیە و هەروەها بە ئارەزوو خانم کچی. کاکە خەلیلی عەزیز پێشکەشێکا بە کاکە کیانۆش و هەروەها پێشکەشێکا بە ئایدا خانم کەنیشکی و پێشکەشێکا بە براکانی خۆی کاکە جەلیل و کاک جەماڵ و کاکە جەلال و کاکە کەماڵ. من هەر لێرە و چاویان ماچەکەم ئومێدەوارم ئەو گۆرانی مۆرد ڕزا و پەسەنە وەلایەتیان بێت. کاکە وەلی هەورامی یا وەلی ئەحمەدی ئەو گۆرانی پێشکەشەکا بە کاکە مەحیەدین و لە کاکە مەحیەدین بابایی لە وەرامینەوە و پێشکەشەکە کاک مەحیەدین و کاکە ئارمینی کوڕی خراب نووسیتە کاکە و هەروەها فیلمبەرداری بەرنامەمان کاکە فەرهادی ئەحمەدیە زەحمەتی ئەو بەرنامەیە کێشاوە لەتەک کاکە زانیاری گەشتی. هەروەها شەڵاتە زانیاری لەو گۆرانیە پێشکەش کردێ بە تواوی بنەماڵەی گەشتیەکان و بنەماڵەی سوبحانی و بنەماڵەی عەباسی. ئومێدەوارم مۆرد ڕزا و پەسەند هەموو لایەکیان بێت. هەروەها کاکوەلیمان لەبیر نەچی پێشکەشی کردێ بە کوڕەکانی کاکە پترام و کاکە ئارام و لاوین خانم کچی و هەروەها پێشکەشی کردێ بە کاکە عەبەسێ چەڵ. ئینشەڵڵا مۆرد ڕزا و پەسەند هەموو لایەکتان بێت ئینشەڵڵا. سابەرداری بەرنامەکەمانی ژەوت و کوڕە جوانە دەستیان خۆش بێ کاکە ئەدریس و کاکە مەنسوور بە خێمێ سەر چاوی من دەستیان خۆش بێت و میوانی عەزیزی خۆم کە لە باشماخەوە تشی پێیان هاوردووە سەر چاوی من خاڵ حەسەین موحتەمەدیە. ئەو گۆرانیە من لایانی خۆمەوە پێشکەش یەکەم بە خاڵ حەسەین پێشکەش یەکەم بە کوڕەکانی خاڵ حەسەین بە کاکە کاوە بە کاکە کەیوان بە کاکە کامران و کاکە کەیهان و تایبەتی خۆم پێشکەش یەکەم بە کاکە کامرانی کوڕی و پێشکەش بە براکەی کاکە حەمەسەی کاکە شەریفیش. مۆرد ڕزا و پەسەند هەموو لایەکتان بێت ئینشەڵڵا. مۆرد ڕزا و پەسەند لایەکیان بێت کەسی شتێکی ماوە بێژە دوای من نازانێت. با من بناڵێن شەوە تا بەیان با من بناڵێن شەوە تا بەیان زەدەی جرانم دڵەیە دەردم بێ دەرمان دەردم بێ دەرمان با من بناڵێم ئای حەقم بەدەسە هەر گوڵی جوان بێ ئای بەشینان کەسە هەر گوڵی جوان بێ ئای بەشینان کەسە
دفعي بزكيان دفعي بزدان دفعي بزكيان دفعي بزدان أزيت مكان أفرينا ما أفتح دملات فريديا حفتح دملات فريديا نمدي وقت داري أم رحمون ضرار تكي وتديان في دادنا كردان تكي وتديان في دادنا كردان بسوزي وآين داري أنا سيسردان أنا سيسردم دايلة فلاي أنا سيسردم دايلة فلاي بجسم نبي إسايا كينغم بجسم نبي إسايا كينغم وشوي سقان آرامي جان بنايدي دون دار روحي روان شودي داي بيختم دار رجبة فكرة وكم شن درميش بذكرة بمحال جواب ناجي لياد ساتي جياني ضليان لدينا شاد قلبي ردنك أرض داريان بير مرقم قلبي ردنك بير مرقم وقوشتي ولت لجري جا قرب بيت شوخ وراس فيها شاوي شمي وضاري غير راس باقزات كبيرة خوشوي السقام لتشاور راس شاو راس شاو چپم بخم بلگیان توی پی بناس قسم بخاريها شاري چناك دلداري ناكم دلدار بشين بالاك شرط ميلك وايتوا ناكم دلداري جيغي دابخنا بواز يدباري ناس يدباريهم نكسم مردم رنزر دوزاي من ضلقي تاسدم كردم تاسيتم كردن راوان خيل أروكو مجنون ببالاي ليل مجنون سخاوي نوشي مينات بوتاني كاكخلي كفنيان بوشي خنبم بواري ناس لخزمو خشي وصباردي بمن مجنون أزار وشي شون كتوفيق وعلى مكتب خانة ببالاي ليلي مجنون بو ديوانا مني جميني مجنون ميلو سري قردا
برتقال ودزن قربان چرخەکەی خاڵ و خەریکیان نەکەی دڵداری خلاص بلدات گریان و زاری ئەرێ دڵدارگیان فرمیسک چاوم دڵدارم پاکە و ناوێتە زەخمە دڵداری قوربان خۆشە و ناوێتە خۆشەویستەکەم ڕانەگەم بە تۆ خۆمم کەفمە ژێر خاڵ و چەرخەکەی گەریمەوە گەردۆنی ڕۆژیێ دوشمن پیاوێکە زەهری کوشندەی قوربان خاوە ناوێکە زەهری کوشندەی ئای خاوە ناوێکە جای سەبە من چییە و سەیرانی بەهار لە ڕەفیقانم خوا کەس نییە نێدی بەهار بەبێت و زەهری مارم بێن ساتی بەبێت و دڵەگیان چون قرارم بێن ئیتر لە دوای تۆ چون بسازن ماشین حسران چون بکازن لەناو گوڵانە و هەر توای مەبەسم ئاخر تۆ گوڵی دڵدار وام گوڵ پەرەستە مام و خەلیگیان بۆچە داخداری ئەمڕۆ بۆچە دڵتەنگیە دەروون پڕژان و قوربان تو قافڵانەیە زانم توش وەکمێن دڵە داختارە لە داخە دووری قوربان ئەو چاوخمارە ئای خەزادی لە گیانم مەیکە بەعادە خەزادی وە گیانم نەیکەی بەعادە لە تەک بێوەفا نەکەی ڕەفاقات زەخمی بێوەفا وەسە زەخمی ئینسان عاقڵ بێ وەلی گیان ما ناگرێ بەیان ماریک باپیمە و ژێرسکەنگەی سووربین قەورم لە قەورە پایەق گیان بێوەفا دووربین دڵدارگیان خۆشەویستەکەم وەکمان ئاشوراش ئین و ڕەوزەمان خۆم بەم زانگەلە و خاڵ سەوزە سەوزەمان قەسەم بە قورئان بە سوورەی بەنان گولا ڕێزم کەن دڵدار ئەرتێمە و بوڵان ئەگەر مەیلداس ئەر دڵدارگیان بەمیش مەیلم ئەگەر بێمەیلی دڵدار بوو من خوا گەورە دایکی حەف قوربیە وەی شک شەش برە دە ساڵگیر دنیم دڵدار بەو شۆڵەی نەچرا ئابە و قورئانەی ختمم کردووە ئابڕۆی منێت دڵدار وا بردووە مردم پێمەژنێ پڵانەی شێتە ئیتر نازانن دڵەگیان ئومیدم پێتە زانیار من شێتنی عاشق بە گوڵێن بەخوا من
وحشتني عاشق بقولنا أوارا وبدبا قربا جاني دلها باقي والسلام خوشوي السقام قبلي محراب دوكالي برزا آخ جرقي كباب